کاتتان باش دوباره هاتینە وەلاتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر درێژی بابەتەکەمان هەڵ ئەفکت بابەتێکی زۆر ناسراوی فیزیاییە بریتە لەوەی متوانین هەسێ بکەن لە ناو پلێتێکە کە کارەبای پیاڕوە یا بڵێن کارنتێکی پیاڕوە ژمارە ئەلکترۆنەکان چەندە هەڵگری ئەو بڵێن ئەو کارەبایان ئەو کارنتن سێرکەن ئەمە بڵێن ئەو وایەرە و پلێتی ئێمەیە کە تەزۆکی پیادێ پانیەکەی دیە ئەلکترۆنەکانیش بە خێرایی بیدی پیاڕۆن سەرەتا ئێمە لێرە هینێکماندا ناوە بڵێن مەگنەتیک فیلدێکماندانە بەڕا سەرەتا کوژاوەتەوە کەوا کە سەرەتا کوژابووە ئەلکترۆنەکان بێ کێشە ئاوا بەرەوسەرەوە بە پێچەوانەی ئاڕاستی کارنتەکە ئەجۆڵن ئۆتۆماتیکی هێزە کارەکە کە بیەکەمان داگیرسان مەگنەتیک فیلدەکەمان داگیرسان هێزە کارە کاتە سەری بەم شێوازەکە ئەیبێنن هەدوبارە قاعدەی دەست ئاراستەی جوڵا ئاراستەی بواری مەگنەتیک بەراوەگەدار ئەلکترۆن بارگەکەی نەگەتیڤە ئەمە هێزەکەی توێ ئەم دەرە ئەلکترۆنەکان لادەن هێزە کارە کاتە سەری لادە و ئەم لای پلێتەکەی تۆ ببێت نەگەتیڤ ئەم لا بوو بە نەگەتیڤ حتمەن لەوێ پۆزیتیڤ ئەلکترۆنانە لە شوێنێک و بەجێ لە شوێنێکی کە کەوابوو لێرە اینە دروستە بێ بوارێکی کارەبایی دروستە بێ بە ناوی ئی ئەلکتریکال فیلد دروستە بێ ئۆکەی بەرحاڵ لە مەرحەلەیەکە ئەمە هاوسەنگە بێتەوە ئەم توانێتمان بە چی جوڵێ بە چیە جوڵن بە خێرایی بی ئەجوڵن کە جی کە بڵێن پیاڵێن درافت بێلۆ سیتی ئۆکەی ئێزەکانە تۆ لێرە بوارێکی کارەباییتەیە وایە کەوابوو لێرە پۆتەنشیال یعنی بڵێن دیفرەنسی پۆتەنشیالێک جیاوازی پۆتەنشیالێک بەینم دوو پلێتایە کە ئەم جیاوازی پۆتەنشیالە ناوی پۆتەنشیالی هۆڵە هۆڵ پۆتەنشیال دیفرەنس کە بە وی ئیچ پیشانی دەین و تەبعەن وی ئیچ یەکسانە بە ئی تی کاتێککە هەموو شتێک هاوسەنگە بێتەوە بوارەکە داگیرسانەوە روتۆرەکان لادەن ئەو لای بێ بە نگەتیڤ و لای بە پۆزیتیڤ بەڵام بە شوێنەکەی هەرەوە سێ خۆ تا هەبەت ئەمە ناڕوە ئەو شوێنە کە هەموو شتێک یەکسانە بێتەوە و کاتەیە کە ئەلکتریک فیلدەکە و مەگنەتیک فیلدەکە لەگەڵەکە یەکسان ئەلکتریک فیلدەکە دەکاتێت چی بارگی ئەلکترۆن کەڕەتی ئی بۆ ئەلکترۆنێک و مەگنەتیک فیلدەکەش ئەمەیە ئەلکترۆن بارگی ئەلکترۆن کەڕەتی درافت ڤێلۆسیتی و بی بیش کە مەگنەتیک فیلدەکە دەتەوە گۆشە نێوان بیەکە و بیەکەی تۆ چییە 90 دەرەجە چۆن 90 دەرەجە ساین 90 دەرەجە کاتە یەک کەوابوو لێرەوانێ ئەم فۆرمولەمان ئەمە هەیە لەلایەکی تۆ دەرەتونەتە دەستپید یەکسانە بەچی بە جێی کەرەتی دابەشی NA وەرە چاپتەرەکانی پێشوە هەمان جێ یەکسانە بە ئای لەسەر A کەوابوو ویدی یەکسانە بەمە ئێستا ئەمانە N بدۆزینەوە ژمارەی ئەلکترۆنەکان لە ناو ئەو پلێتە کە بارگەکەمان کە بڵێن کارەباکەمان بۆ دروستەکەن بە یاریکردن بەمانە و ئاگاداربوون لەوە کە تی ینی ئەستوری سکنەسی نەکارەوە کە یەکسانە بە ئەی لەسەر دی ئەم ئەیە و ئەم دیدێنە ناوکایەکەوە کە وەختەکە ئەمانە هەمویان ئەدەین لە یەک تماشاکەن ئەم یەکسانە بە ئەمە لێرە ئەمە لەگەڵەوە بڕوا ویدیۆ دۆزرێتەوە کاتە ئی لەسەر بی جدی ویدیۆ ئەوە دابنێ باشە ئێنە دۆزیتەوە ئەم جاتە لە جاتی ئەوە ئای ئێن ئی لەسەر ئێشمان هەیە ئەمانە کە کاتێکە بینەوە نەجاتی ئەو تیە ئەو تیاابێ بە ئەی لەسەر دیە نەجاتی ئەی لەسەر لێرە دێتەکایەوە ئەی لەسەر لەوێنین تیە سێک نێست ئەوم شێوازە ژمارەی هینەکان ئەتۆزێتەوە ژمارەی ئەو بارگانی ئەوی لەتیمانەکەونەوە هەڵگری بڵێن کارنتەکەی ئێستا بە مثالێ ئەم مۆزوعە هینەکەین تینترەکەینەوە ڕوونتریەکەینەوە مثالەکەی ئەمامەیە پارچەیە کۆپار مەس سەکنەسەکەی ئەستوریەکەی 150 میکرۆمترە ئەخرێتە ناو ئەیخێنە ناو بوارێکی مەغنەتیسەوە کە ئۆپە 65 تسلایە تەزوێکیشی پیاڕە 23 ئامپێرە ئەڵێ هین بدۆزەوە دلتا WH بدۆزەوە یعنی بڵێن هینەکەی بدۆزەوە هاڵ پۆتەنشیال دیفرەنسەکە بدۆزەوە کە لە بینی ئەم دوو سەرەی هینە بڵێن ئەو پلێتا دروستە بێ ئەو بڵێن ستریپا دروستە
طبعا قريبا بوم فرمولاني كاليرا داهبو دلتا في اتش اكسانا باي بي دابشي ان اي تي سيركا ساتواني هالي بي بي دبليو اتش اكسانا با اي دي ونيا تاليرا ان يكسانا با بي اي في اتش تي اي امامه في اتش اكا بدوزينوا ويا هم فرمولا ماني في اتش اكا بدوزينوا في اتش اكا هين ندروا كاتا اما اي بي دابشي ان اي دي دلتاكا الليرام دلتا في اتش في اتش مثلا دلتا في اتش ليش كنت مانا في اتش انا وصلت دلتا في اتش بس انك شنيكا بقربوا بو شابتري بيستونو بروبلمي سي لوي حسب ما كردوا ان لناو مسا شنك منو بارچه مسا شنك وبمشي وزي ما تواني حسابي كين جماري او الكتروناني كلناو او بارچه مسا وهالقري بلاين لكان كاتا يعني لهر متر سيجايكا 8.49 كرت دتوان بيستو 8 تانا الكتروني تدايا وداني آية كشمان هيا او تا 2.3 امبيرا 3 امبيرا عفو بيكيش او 5.65 تسلايا و انيش كدامانا ولا شوية خوي ايش باقي الكتروني كاتا اوا و سكنسكش كخوي ياويتي صوب 5 ميكرومتر سكاد صوب 5 كرت دتوان ماينس 6 متر او مشي وزا حسب كاتا 8.3 ميكرو فولت يعني كاتك تو تزويك بناو بلاتيجي مسي تيبر اكي كا او استوديكي بكلميان مسراو بلام بوارش كهربائي خيت سري كبم شيوازيها بوتنشال هولكات يفرد بوتنشال هولكات كاتا 8.3 ميكرو فولت كلا دوسري او بلاين بارشا مسا درسري هوران وخ إذا هنوات برونا بيشوا magnetic force and current carrying wire ماشي كوقتك تو واير كهيا كهربائي ليوتي برابه باشا أول يرى مغناطيسك دانها كاتك هيج كهربائي ليوتي برنابه هيش يرونا بلام كاتك كهرباء بم آراستا ليوتي برابه لا هذا جك كهرباء كوي current تزو لا واير تبري يعني بارجي كهربائي تيبروان الكترون تيبروان ليش بوارش مغناطيسي كه بوار مغناطيسي كار كذا سري وكشتي بيشار من لباس ما كر كابو بملا لهات ولا ما قال انك تسبك عكس كيتوا بملا لهات اما جتواني باساني لبي اراسي او هي زوا ك ام بوار مغناطيسي اي خات سرم الكترونانا كان نوع موت يبربن حسبك تبقي كبوشي بملا لهذا لما انا بملا لهذا ثم الكترون غير برو خوار ولا حالته الكترون برو خواروا ارستكي برو خواروا دس برو خواروا داني باشا دس لا ارستي بيا داني برو لسر بي برو بي كوي كرو بي برو كيودي برو درودي يعني بمشي وازا هذا كيتو اها بملادي بلام تو الكترونا يعني عكسه يعني هي زي بملاليت لم لتريشا هربو شي وازا تواني ياسای دست به آسانی بینی که تو دویا یک الکترون لبچه بگیری و هزا بچه آراسته یک بلام هزا خوی برکه چنک ما به آسانی یک توانین ببینیم او تمام الکترونه که بخیرایی بیدی درک جلوسیتی برو خواره وده هزا یک او بواره مغناطیسیانه که رویان لیمه یا که او بی هزا که کارکارزری بمشه وازه که او بملاله ده کیو یکسانه به آی تی وانیو كيو يكسانه باي تي اي تي چنكه تي بريتي لو مودايا كاي بري تابشي خيرايا كاي كده بشي فيدي بابي فرمولا كمان هي زكا بايكسانه بكيو فيدي بي ساين في مش كده اي ال بلجاتي كيو كا اوتا اي ال فيدي دانين امش فيدي دانين بي ساين نو كاته اف بي كاته اي ال بي مش كده بي تي انا ما اي ال بي شتيج كاتنا تزواتنا وكراتي ال كراتي بي كاتك جوشه دروسكا ما كاتك جوشه كنا ودي وكاتك جوشه كنا ودي ابي با كروس برودكت يعني اف بي كاركات سروايري كات اي ال كراتي بي باقي كيغو
جایی مگه نه را بگوشه شاید رو کدی گوشه درست کن. آخه کی ولی حزیری کتر.